سیان باشە دوانە سەرکەسە ئەم چالاکیە بریتیە لە بازارێک بۆ بەرهەمی خۆماڵی سروشتی تایبەت بە جوتیارانی کورسان و هەروەها خاوەنکارە بچکۆلەکان لەناو کوردستانە. چالەکەکە لەلایەن ڕێکخراوی ڕۆزا لوکسمبەرگی ئەڵمانی لقی بەیروت و ڕێکخراوی ئارتپلەس و کارگەی کولتورۆ ڕێکخراوە. چالەکەکە بە مەبەستی پشتگیریکردن و پاڵپشتیکردنی جوتیاران و خاوەنکارە بچکۆلەکان ڕێکخراو لە هەمان کاتیشە بۆ بە کللتورکردنەوەی بەرهەمی سروشتی خۆماڵیە لە ناو خەڵکدا و هەتا خەڵک دووبارە توان پەیوەندی بکەنەوە بە سروشتەوە و سوود لە بەرهەمە سروشتەکان ببین و دوورکەونەوە لە بەرهەمی کیمیایی و ژەهر. لەم بازاڕیەدا نزیکەی 20 جوتیار و خاوەنکار بەشداریان کردووە کە خۆشبەختانە لەوانە 12 بۆ 13 کەسیان خاوەنکاری ئافرەتن و هەمویان بەرهەمەکانی خۆیان هێناوە کە بەرهەمی سروشتی دەستکردی خۆیانە و لێرەدا بەرهەمەکانیان پیشان دەدەن و ئەیفرۆشن. ئەم چالاکیە بۆ ماوەی 2 ڕۆژ ڕێکخراوە. ڕۆژ دوێنێ دەستی پێکرد کە ڕۆژی جومعە 24 تشرینی یەکەمی 2025 و ئەم ڕۆژ لە سعات 2 دەستی پێکردو هەتا نوێی شەو بەردەوام دەبێت و ئامان جیشمان لێی وەکوتم پشتگیریکردنی جوتیارانە و لە هەمان کاتا تا خەڵک شوێنێکیان هەبێت کە بتوانن لێوەی بەرهەمی سروشتی بەدەست بخەن بە شێوەیەکی ئاسان کە بێگومان ئەم شوێنەی هەڵمان بژاردووە لە ناوەندی شارایە و ئاسانە خەڵک بتوانێت پێی بگات و ئەو بەرهەمانەی کە لەوانەیە زۆرینەی خەڵک بەدوایە بگەڕێن لێرە بتوان دەستیان کەوێت. بۆیە ئێمەش ئەمڕۆ تا سعات 9 شەو لێرە ئەبین و چاوەڕوانین خەڵک بێت لێرە ئیسفادە بەرهەمەکان. ئەم فستیڤالە تەنها تایبەتە بۆ بەرهەمانێک کە ڕاستەوخۆ لە دەستی جوتیار و خاوەن بزنسە بچووکەکانەوە بەرهەم هاتووە. من وەکو هەنگەوانێک بەشداریم کردووە کە هەنگوینی ناو هەنگەڵانەکەی خۆم هێناوە لێرە بە کڕیارانی ئەناسێن. گومان ئەم جۆرە فستیڤالە گرنگی و سنگ و قورسایی خۆی هەیە هەم بۆ ئێمە هەم بۆ کڕیارەکانیش. بۆ ئێمە کڕیارەکان ئەمان ناسێنن کە بێگومان ئەم بەرهەمانەی ئێمە 100% سروشتیە چونکە هاتوینەتە شوێنێکی ئەوە کە ئەوان ئەمان ناسن چونکە لەوەیە هەمومان ڕاستە سۆشیال میدیای تایبەت خۆمان هەیە بەڵام هەندێک کەس هەیە سۆشیال میدیا بەکار ناهێنێ کە دێتە شوێنێکی ئاواوە ڕاستەخۆ ئێمە ئەبینێ و بەرهەمەکانمان ئەکرێت.